لەو ماوەیەکی خەریکی ناسانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری بووم زۆر جارە پرسیارێکمان بەدی دەکرد لە کۆمنتەکان ئەویژەوە بوو ناکرێت و نابێت کچێک بچێتە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری لەبەرەوەی وارێکی ئافرەتانە نییە و تەنها بۆ پیاوانە. ئەو پرسیارەمە ئاڕاستەی دکتۆرە ژینە کرد با پێکەوە بینەری وەڵامەکەی بین. سڵاتان لەبێ ڕەنگەکەم تا زۆر و دوورتان نزیک بیست بێتمان کە پیشەی پزیشکی ڤێتەرنەری پیشەیەکی خانمانە نییە لەبەرەوەی کارەکانی سەختە. من ئەمڕۆ لە ئەزمموی خۆم بۆتان ئەدوێم وەکو ژینە خوێندکاری کۆتا قۆناغی پزیشکی ڤێتەرنەری کە بزانین ئایا وایە یاخودنا. من تاوەکو ئێستا لەوەتی لە بوارەکەم هەستم بەو جیاوازیە نەکردووە تەنانەت چۆن دکتۆرێکی پیاوم بینیوە کە کارەکانی باش و جوان بۆ لە بەرامبەرە خاتوونێکی دکتۆرم بینیوە کە کارەکانی نایاب بووە کارەکانی سەرسامی کردوم و حەزم زیاتر چۆتە سەر ئیشەکە. بۆیە هەرگیز ئەوە نابێتە هۆی جیاوازی و تەنانەت بڕۆسێری نەکی ئێرە بڕۆسەی ڤێتەرنەریەکانی دەرەوەی وڵات و شوێنەکانی تریشکە. بۆیە من بە فەرقی نابێنم و حەزەکەم باسی کۆمەڵێک مەترسی گشتی بەشەکە بکەم کە بۆ هەردوو ڕەگەز کێشەیە و ڕەنگە ئەم کێشانەش بێت کە وا خراپێتمە ڕوو کە ئەمە کارێکی خانمانە نییە بەڵام ئەمە کێشەکەی بۆ هەردوو ڕەگەز. سەرەتا و پێش هەموو شتێک شێوازی ڕەفتارکردنە لەگەڵ ئاژەڵەکەیە. ئێمە کە ئاژەڵێکی نەخۆشیێتە بەردەممان بێگومان ئەو ئاژەڵە ئەبێ ئەکید بیتەوە کە بە هیچ جۆرێک ئەو ئاژەڵە نییە کە لە ڤیدیۆکان ئەیبینیت. واتە گەر تۆ هاتوویت بۆ ئەوی کە نەخۆشەکەت پشیلەیەکی جوان بێ لە ڤیدیۆکان ئەیبینی ڕەفتاری جوان و سەرسوڕهێنەرەکات تۆ ئەم حاڵەتانە نابینیت. ئەوەی تۆ ئەیبینیت نەخۆشە و بۆنی ناخۆشە و حاڵەتێکە بینیت کە زۆر جیاوازە لەوەی کە لە ڤیدیۆکانە دیارە. بۆ ئەمە ڕەنگە بە مەترسی ببینی. دووەم خاڵ هەموو ئاژەڵێکی نەخۆش لە دوو حاڵەتە تۆ ئەتوانی ببینیت. یەکەم یان حاڵەتێکە کە هیچ هێزێکی پێ نەماوەتەوە بەرگری لە خۆی بکات و زۆر بێهێز و بێدەسەڵات ئەیبینیت یاخود لە حاڵەتێکە ئەیبینیت کە زۆر تووڕەیە لە تاو ئەو ئازارەی هەیەی و ڕەنگە تۆ تووشی مەترسێک بکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان خۆی بپارێزێت. هەڵ نەخۆشیێک گوازراوەکانە کە بێگومان دەک نەخۆشیان هەیە کە گوازراوەیە لە نێوان مرۆڤ و ئاژەڵە و بمانەوێ و نەمانەوێت هێڵی یەکەم کە توش ئەگەری زیاتری هەیە پزیشکانی ڤێتەرنەریە. و خاڵی سێهەم مەسئولیاتە کە ئێمە پێویستە هەم مەسئولیاتی ڕۆحی ئاژەڵەکە لە ئەستۆ بگرین هەم مەسئولیاتی دروستی خۆمان و هەم مەسئولیاتی کۆمەڵگا و ڕێگربین لە بڵاوبوونەوەی نەخۆشی یاخود کاتێک نەخۆشیەک بڵاو ئەبێتەوە لە ڕێگەی ئاژەڵێکەوە پزیشکانی ڤێتەرنەری ئەبێت ئەو مەسئولیاتە بگرنە ئەستۆ کە چەندێکیش مەترسیدار بێ نەخۆشیەکە. و ئەمەیە لە کۆتاییا پێتان بڵم لە هەر بوارێکی ڤێتەرنەری کار ئەکەیت و بۆ هەردوو ڕەگەز ئەتوانن هەردووکیان دەست و نەخشی خۆیان لە بوارەکە بنەخشێن